سڵاو ڕێز هاوڕێیانی خۆشەویستم بینەرانی کەناڵی بریز ڕەسوول. ئەمڕۆ کە هاتینە شوێنێکی زۆر دڕفێن، هاتینە مانتیقەی شاخاوی و دەمانەوێت بە گۆندۆڵا بەسەر ئەو چیایەدا بکەوین. ئێستا من لە شاری ڤانکوڤەرەوە بەڕێکەوتم تا ئێرانە بە سەعاتێک و 5 دقە لە ڕێگا بووم و ئێستا گەیشتیمە ئێرانە و لە پێش ئۆفیسەکەیانین. تکتەکەمان کڕیە بۆ هەر کەسێک کەوا سەروی 18 ساڵ بیتن، تکتەکە $65 و فەرمونون با بزانین چ لێرە دەگوزەری. ئەو خەڵکە دەبینن ئەو هەموو سەیارە لێرە ڕاوەستایە لە پارکینگەکە. بۆچە هاتینە ئێرانە؟ خۆشیەکەی ئەو شوێنەی چییە لەگەڵ شوێنەکانی تری پارێزگای بریتیش کۆلۆمبیا لە کەنەدا؟ ئەوڕۆ لەگەڵ بریز ڕەسوول بن، هەموو شوێنەکان تەواوی گۆندۆڵا و سەرچیا و ئەو شاخە جوانانە، ئەو شوێنە دڕفێنانەتان پێ پیشان دەدەین. فەرمونون بابەیەکەوە با بچین بزانین چ لێرە دەگوزەرێ. ئەمڕۆ شەمەیە، خەڵکەکی زۆر هاتیتە سکوامیش بۆ ئەوەی بە گۆندۆڵا بەسەر بکەون بۆ سەر چیاکە. شوێنێکی زۆر دڕفێنە و دەبینن خەڵکەکی زۆریش لێرانەیە. ئەوڕۆ هاتینە لەسەر ڕاوەستاینە بۆ ئەوەی بچن بە گۆندۆڵاکە بەسەر بکەون. بە تۆزێک دیمەنی گۆندۆڵا بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش زوم بکەم لە کامیرەی بریز ڕەسوول. ئێمە ئەمڕۆ دەمانەوێتن بچینە سەر ئەم شاخە سەربەرزانە لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا و دەبینن چەند گۆندۆڵایەک بەسەر دەکەویتن بۆ سەر شاخەکە. بەڕاستی دڵڕفێنە، شوێنێکی زۆر خۆشە. لە ویکەند هەروەکو عادەتی خۆیان حەزیان لێیە مناڵەکانیان ببەنە دەرەوە و کاتێکی خۆش بەسەر ببەن. جا ئەگەر بێت و بچێ دەرەوەی ڤانکوڤەر بڕیەتی لە شاخە سەربەرزەکان لەو شوێنە خۆشانە، بەڕاستی جێی ئەوەیە ئینسان ویکەندی خۆی تێدا بەسەر ببە، کاتێکی خۆش لەگەڵ هاوڕێکانی، لەگەڵ عائیلەکەی خۆی، لەگەڵ ئەندامانی خێزانی خۆی ئینجۆی بکاتن. و دەبینن ئەو مناڵانەش لێرانە زۆر هەپینە، خەریکی یاریکردنن لەگەڵ یەکتری. کە هەموو شوێنێک چەند یاریەکی مناڵانیاندانایە بۆ ئەوەی مناڵیش مافی خۆیان هەبیتن و مەحروم نەبن لە هەموو چێژی ئەم شوێنە خۆشانە. فەرموو با بچین بزانین لێرە چ دەگوزەری ئەوڕۆکە. خەڵک لە سرە ڕاوەستاینە و دەیانەوێتن بچنە ناو گۆندۆڵا و بەسەر ئەو چیایە بکەون و ئەمنیش لێرانەمە ئەوڕۆ و دەمەوێتن بچمە سەر ئەو چیایە. و خۆشەویستان، ئێستا من لە ناو گۆندۆڵامە لە سکوامیش، لە چێن دەرین لە سکوامیش بەسەر دەکەوین بەرەو سەرچیاکە دەڕۆین. ئێستا لەگەڵ بریز ڕەسوول بن بزانین لەوێن دەرچ دەگوزەرێ. بەڕاستی شوێنێکی خۆشە، هەروە بەرز دەبینەوە، تۆزێک ترسناکە، بەڵام من ئەکسپیریەنسم لەگەر گۆندۆڵا زۆرە. بەڕێزان، ئێمە گەیشتینە سەر چیای دووەم لە مانتیقەی سکوامیش. گۆندۆڵا وردە خەڵک دێن و هەندێکیش دەگەڕێنەوە و ئێمەش هەندێک دیمەنی جوانتان لە ناوچەی سکوامیش بۆ دەگوازینەوە. شوێنێکی تا بڵێ دڵڕفێنە، لە خوارەوە دەبینین بەفرێکی زۆر کەوتیە، بەفرێکی یەکجار زۆر هەیە لێرە. خەڵکیش بە خۆی و بە سەگەکەی هاتینە بۆ ناو بەفر.
بەڕێزان بینەرانی کەناڵی بریز ڕەسوول ئێمە گەیشتینە سەر تۆپەڵەی چیای دووەم لە ناوچەی سکوامیش ناوچەیەکی زۆر دڵڕفێنە هەرچەندە چیاکە پڕیەتی لە بەفر دەبینن لە چاوی زوومی کامێرایی بریز ڕەسوول شوێنێکی تا بڵێ دڵڕفێن و خۆشە و ئەو تەنیشتە دەریایەکی تا بڵێ جوان ڕەنگێکی شین کەوتوتە نێوان هەردوو چیاکە لە ناوچەی سکوامیش ناوچەکە تایبەتمەندیەکی خۆی هەیە دەریایەکی تا بڵێ جوان سروشتێکی دڵڕفێن زۆر قەشەنگ کەوتیتە نێوان هەردوو چیاکە و ئێمەش بە گۆندۆڵا هاتینە سەر چیای یەکەم و لەوێن دەرێوەش هاتین بەرەو چیای دووەم و دەبینن بەفرێکی زۆریش کەوتیە و شوێنێکی خۆشە ئەو ڕۆژ خۆشبەختانە شانسمان هەبوو ڕۆژ لە دەرەوەیە و کەش و هەوایەکی زۆر گونجاو و لەباری هەیە و لێرانە خەڵکێکی زۆریش هاتینە بۆ گەشتکردن بۆ ئەوەی ڕۆژی شەممە ویکەندە ڕۆژی شەممە لێرانە کاتێکی خۆش بەسەر ببەن لەگەڵ ئەندامانی خێزانیان و لەگەڵ هاوڕێکانیان. Hello everyone, welcome back to my channel. Today I am here in Squamish, so I can see there's a lot of tourists in this place. It's very famous actually in BC, Canada, and I would like to talk to one of my colleague. He just came to the second mountain by gondola. So hello, hey, how are you doing? Good, how are you? Fine, thanks. What's your name? Nader. Nader. So it looks like Arabic name. Am I right? Yeah, it is. Where are you from originally? Egypt. Egypt? Yeah. يا أهلا وسهلا. أهلا وسهلا بك. كيف حالك؟ تمام، ازيك؟ حياك. كيفك مع هاي المنطقة؟ تمام. ما شاء الله جو حلو. It's a bit cold, this is good. It's fine, nice views. Yeah. So is it the first time you came to Squamish? ثالث مرة, I think, or something. Third time, yeah. Yeah, it was fun. 3 times. Wow. How do you feel in Squamish today? A bit cold. It's cold, right? No, but it's fun. There's a lot of snow. Yeah, well, yes. Well, I've been living here for a while, so yeah, snow is not a weird thing for me. Yeah. Thank you so much for sharing your information here. Sure. Thanks a lot. Thank you. You can find Briz Rasul on YouTube and subscribe my channel. Sure. Thanks a lot. Thank you. Enjoy. Thank you. Take care. You too, bye. Bye. You giving autographs? Are you giving autographs? No, not yet. Not yet. I would like to talk one of the tourists here in Squamish on the top of the mountain. So, hello. Hello, How are you doing today? I'm good. How are you? Fine, thanks. How do you feel in Squamish? It's cold and it's snowing. It's a lot of snow. So I see, there's a lot of snow actually. Is that your first time to come to this Yeah, place? it's my first time and it's my first time here in snow because in our country we don't have snow. It's I hot see. and sunny. You don't have snow in your No, we country? don't have. Where are you from originally? I'm from the Philippines and I'm an international student here in Canada. That's great. Welcome to Canada. So, Thank you. how do you feel here in Squamish? There's a lot of mountains. It's sea, nice. and It's snow. really nice. Yeah? Yeah. All right. So enjoy the rest of your day. Thank you. Thank you. Thank you for Thank you. sharing your information. Thank Please, you. Rasul. Thank you. Thank you, Mr. Brice. Take care. Have a nice day. I would use it on the way up. Like the base is it's huge. دەمەوێتن تۆزێک بەسەر بکەوم بۆ سەر چیایەکە بە پێیان هەرچێندە بەفرەکە زۆر خلیسکاویە و خەڵکێکی زۆریش بەسەر چیایەکە دەکەون هیوادارم ئێمەش بتوانین تۆزێک بەسەر بکەوین و دیمەنی زیاتری شوێنە دڵڕفێنەکانی ئەو ناوچەی سکوامیش بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش بگازینەوە.
Hello guys, how are you doing? Very good. How is your feeling here in Squamish? In Squamish, It's nice, but it's cold though. yeah. Cold, yeah, absolutely. There is a lot of snow. And we're not prepared for the snow. Oh, slippery. Enjoy your day. Use of the shoes. It's hard, eh? Ano pala ng araw na There is some other traverse problem. I don't pronouncing. بەڕێزان ئێستا لەسەر چیای دووەم لە ناوچەی سکوامیش دەمانەوێتن بپەڕینەوە بۆ پردە دەچینە ئەو بەری و لەوێن دەرێ بە گۆندۆڵا دەچینە خوارەوە شوێنێکی زۆر دڵڕفێنە خەڵکێک دێن و ئێمەش دەگەڕێینەوە. Don't shake the bridge, please. It is scary. ئەو خاتوونەش بە خۆی و بە بەیبیەکەیەوە هاتیە. لەوە دەچیتن ئەو لایە کافێبی لە هەندێک کۆفیەک بخۆینەوە جەوەکەی خۆشە بۆ قاوە خواردنەوە لەناو ئەو بەفرە قاوەچیش هەبی نارێم کرێمستی سەر بە قاوە باڵکو و کۆفی بەڕێزان ئێمە لە ناو گیفت شۆپین لە ناوچەی سکوامیش لەسەر چیای دووەم خەڵکێکی زۆر حەزیان لێیە سەیری جلوبەریەکانیان بکەن با بزانین تیشێرتەکانیان نرخیان چەندە سی تو سکای گۆندۆڵە و نرخەکەی دەبینن $29 و .99 سنتە. ئەو دیارێشمان کڕیەوە لێرانە بۆ قەت سەلاجەش جوانە. بەڕێزان ئێستا ئەمە دەمانەوێت بە گۆندۆڵا بچینە خوارەوە لەسەر چیای دووەمین لە ناوچەی سکوامیش لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا. بەڕێزان ئێمە لەسەر چیای سکوامیش دەچینە خوارێ بە گۆندۆڵا هەرچەندە 2 ساڵ پێش ئێستا یەکێک لەو کەیبڵانەی کە دەیبینن پسا بوو و کەسێک لێرانە گیانی لەدەستدا چونکە شوێنەکە تا بڵێ بەرزە و دەبینن ئەو چیایە سەرکەشە ئێمە لەسەر چیای دووەمین وا دەچین بەرەو چیای یەکەم لەوێوە دەچینە خوارێ جارەخوا نەخواستە ئەگەر هەر یەکێک لەو حەبلانە بپسێتن کارەساتی دڵتەزێن ڕوودەدا. 2 ساڵ پێش ئێستا ئەو گۆندۆڵایە تووشی خەلەلێکی فەنی بوو و لە ئەنجامدا کەسێک گیانی لەدەستدا بەڵام هیوادارم کارەساتی تر ڕوونەداتەوە خواستە کارەساتی ئاوا دڵتەزێن ڕوو بداتن کە دەبینن ئێمە ئێستاکە لەسەر چیای یەکەمین دەچینە خوارەوە دەریایە. بەڕێزان وردە وردە ئێمە نزیک دەبینەوە بۆ ستیشنی گۆندۆڵاکە وەکو دەبینن گەراجەکەمان لێ دیارە خەڵکێکی زۆر ئەمڕۆ ڕوویان لەم شوێنە گەشتیاریە کردیە لە ناوچەی سکوامیش لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا. بەڕاستی شوێنێکی دڕفێن بوو زۆر خۆش بوو کاتێکی زۆر خۆشمان بەسەر برد چیاکان پڕیەتی لە بەفر بەڵام زۆر سارد نەبوو لەبەرەوە ڕۆژ لە دەرێ ئەوڕۆ شانسمان هەبوو ڕۆژێکی زۆر خۆش کەش و هەوایەکی گونجاو بەڕاستی دڵڕفێن بوو کاتێکی زۆر خۆشمان بەسەر برد
گۆندۆڵاژ وەکو تەیارە کە دەگاتە سەر زەوی دەلەرزیتن. خەڵکیش هەروە پۆل دێن. لە فکرتان نەچێ لایک و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی لەگەڵ بریز ڕەسوول سەرجەم ناوچە گەشتیاریەکانی تر لە وڵاتی کەنەدا ببینن و تاموچێژی تایبەتی خۆی هەیە، هیوادارم بە دڵتان بی. بەڕێزان ئێمە کۆتاییمان بە گەشتەکەمان هینە، لێرەوە دێمە کۆتایی و بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.